دکتۆر. بابێنە لای تۆ زینۆخان کێشەت لەگەڵ کاک بڕیارە چییە؟ بەڵە کاکتۆریان دەستخۆشی بەرنامەکە و لێکم ئەم پیاوی من گوێم لێ ناگرێت وەکو پێویست گرنگی پێ نادات و سەر ڕای ئەوە لێ ناگرێت بەس ئەم پیاوی دوو گوێ هەیە ناوە حقت هەموومان دوو جۆمان هەیە بەس بۆ بێ ڕوو نەگرێ بەڵێ وەک پێویست گرنگی پێ نادات و سەر ڕای ئەوەش خۆشەویستی و دڵسۆزێکی پێویستی بۆ منە وەکو پێویست قسەم لەگەڵ ناکات وە سەر ڕای ئەوەش لە پەیوەندی کۆمەڵایەتەکانی شاهەر لاوازە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەس بۆ ماڵە خزم و گەڕان و ئەوانە کاک بڕیارگیان بۆ قوربانخوا دوو گوێ یاوی نەتێ بۆ گوێی لێ ناگری مشکلەکانی مە یەک و دوان نین بەڕاستی خۆشەویستی شاوسەرگیریتان کردووە ئێمە پێشتر دانیشتوینەوەتان بۆ باس کردوین بەڵێ ئێمە چەند جارێک لەگەڵ جەنابەت دانیشتوین ئێساش پێمان خۆش بوو لێرە جارێکی تر دانیشتینەوە بۆچی گوێی لێ ناگرم دکتۆر کەوێ باسی شتێک بکە ئەوەنە بە دەوری مەوزوعەکە یا سوڕێتەوە ئەوەنە درێژی ئەکاتەوە سیلی دوقە پێکە یعنی حاشی زۆرە دکتۆر من مشکلەیەکم لەگەڵ جەنابەت هەیە هەڵام دکتۆر ئەمە مشکلەکەی منە ئەمە قسەکەیە ئەو مشکلەکەی هەیە جارێ بە دووری سێ چارێک بە دووری مەوزوعەکە یا سوڕێتەوە تۆ تااقەتە چوە توانای گوێگرتن نەماوە اینجا هێشتا نەچۆتە سەر مەوزوعەکە ئەمە بەشێکێتی جگە لەوە ئەچێتە ناو هەنێ وردەکاریەوە کە هیچ پێویست نییە هیچ پێویست بە وردەکاریە ناکە هەنێ سەرنج ئەڵی ڕادارە دکتۆر ئەوەنە هەستیارە ئەوەنە هەستیارە ناخۆشی کردو بە تەواوەتی ئەڵێ وەرە با قسە بکەیت دەی من هاتوون گوێت لێ بگرم دەستەکە بە باسکردنی مەوزوعەکە من خەوم باتۆ هێشتا نەچۆتە سەر مەوزوعەکە مەوزوعی 3 ساڵ پێشەوەی باس کردووە 2 ساڵ پێشەوەی کاتی دەستگیراناری باس کردو هێشتا مەوزوعەکەی باس نەکردو کە ئێمە بۆی دانیشتوین دکتۆر تۆش بیتوانە دەی گوێ لێ بکەیت کاک بڕیارگیان ئێمە باسی سایکۆلۆجی ژن و پیاوەکەین ئەمە یەکێکە لە کێشەکان کاکە بڕیان تۆ وەکو پیاوێ ئەبێ ئەم ڕاستیە بزانی خەو نەوباتەوە وەختی قسەی لەگەڵاکەی گفتوگۆ دانی کە تێرخەو بوو بێتی ژن طبیعەتی وایە بە قوربان بە ئاسانی خۆی نایە بەدەستەوە مەوزوعەکان هێنە لێرەوە بۆ ئەوێ دوایە چێتە سەر مەوزوعەکە ئەبێ پیاو شارەزابێ بە قوربان وە خاتون جانە بێت جەنابیشە لەمە دوا خۆ ڕابین ڕاستە سایکۆلۆژێتی ژن وایە زۆر ئەچێ بەم لاولاوی هێنی و ئەیبا و یەکسەر وەکو پیاو نییە کێشەکە باسکات مقدمەیەکی دوور و درێژی بە ئەمە ئێستا پیا ئەوی پێ تەحمل ناکرێت نەوەکو پیاویش بە دوو قسە بەڕقێشتەکە کۆتایی پێبێت نەوەکو ئێوەش زۆر ئەبێ خۆمان بگونجێنین ئێستا ئێوە دوو کەسێتی جیاوازن دوو تخمی جیاوازن دوو سایکۆلۆجێتی جیاوازن دوو بۆچوونی جیاوازن بۆی لەمە دو ئەم کێشان نەمێنێ هەوڵ بە کورتی کەرەوانێ تۆ گلەی چی و لێی هەیە بەڵێ ئەی کاکتۆرگیانی وەک ئەو وابم ئەو تا فرمێسک و چاوی بەرامبەرەکەی نەبینی هەست بە ئازار و مەینەتیەکانیان ناکات منڵێ بینێ خەفەت بارە بێ تااقەتە ئەگیریا یاخود بێسارە لە ینی بە چۆنەڵێ بە گۆڕانکاری دەم و چاویە مەعاناتیان نەزانێ ئەی تۆ ئەو بە منەڵێ هەستیاریت و هەر سەرنجیشتی ورد و ڕووداوی وردەکانە دەیت خۆی ئەفرەتە هەستیارە بە قوربان ینی جاری وا هەیە حەزەکەم کاک بڕیار نەبووە نەکتۆ هەموو پیاوێک منیش هەمومان جاری وا هەیە لەوانەیە نیوەڕۆژ خەوتبێتی ژنەکەش نەخەوتووە بەڵام شەوکە خەوی جاری وایە مناڵەکە لە قەیەکشی پیاە خەبەرمان نابێتەوە بەڵام ژنەکە گەر شەوێکیش نەخەوتبێ ئەمە مناڵەکە بەس حرەکەی بکە ئەوە هەستیارە خاتون گیان بە خەبەریەوە ئەمە سایکۆلۆژی ژن و ئێوە دایکن تۆ نابێ گلەی ئەوە لە پیاوەکە و بکەی لە کاک بڕیار بکە یا هەموو ژنێبرا بڵێ بۆ وەکو من هەستیار نییە بۆ وەکو من بە حرەکەی مناڵەکە خەبەری نابێتەوە شەو بۆ احتیمال پیا وایە ئیتر خۆمی بەدەست من و تۆنی خۆی گەورەوەی دروست کردووە کاک بڕیار هەستیارەکەیم ئاسایی نییە ینی من ئەزانم ئافرەت ڕەنگە جیاواز بێ لە من ینی تاکی جیاوازین بەڵام نا ئاسایی هەستیارەکە چی ئێمە با بە نمونەیەک باسی کەم سەفەرێکمان هەیە بۆ ماڵی خوشکەکەم شوێک ڕۆین سەرێک لە ماڵی خوشکەکەمین بێکێشا ڕۆین دانیشین قساکەین میوا خۆین چاخۆینەوە یینەوە هەموو شتێ باشە بە ڕووخۆشی بەڕێیان کردوین یینە ماڵەوە ئاگات لێ بووە لە خوشکەکە چۆن قسەیە کرد من هەستم بەیز نەکردو زۆر تەبیعی بوو ئەڵە تۆ شتانە چی نبینم دکتۆر هەموو شتێک ئاسایی بووە بەبێ کێشە ڕۆشتین بەبێ کێشە هاتوینەتەوە لە دەرگاکە هاتینەوە لە دەرگاکەم نەزانمەمە شەڕی پێ جانتا فڕەیە شەڕ بە مەفرۆشەیە ئەڕوا بە قایمی گوڵۆپ ئیتر کۆمەڵێت تەسەڕوفاتەکەم نەزانەوە شەڕی ئەوێ شەڕەکە چییە
ئەڵێ تۆ نازانین چۆن مامەڵەیان لەگەڵ کردوین وەرە پێم بڵێ بزانم چۆن مامەڵەیان لەگەڵ کردوین خۆم ژنەوە ماڵەیە بووم دانیشت بووین بەیەکەوە دەست بە بەزمەکە کاتەوە چۆن ئەزانی ئێسا وەڵێ من چون بۆ ماڵی خوشکەکەمەوە بۆ شوێنێ هیچ کێشەیەک نەبوو ئێمە ماڵەوانێ مرتاح بوو میواندارەکە تاوە بەس بۆ تۆ یەکسەر تووڕە ئەبییت و یاڵی بریانە چوینە بۆ چی بینیوە ئە بۆ ئەو نەیبینیوە بۆ تۆ نەزانی خۆ هەموو شتێک بە قسە نییە ئەی نەتبینی ژنەکەی چۆن قاپی میوەکەی دانا قاپە میوەکەی دانا بەسە خوشەکەی ئەوە بۆ منە لەبەر ئای بۆ ترسی پیاوەکەی نەبووە قاپە میوەکان یەکرد بە سەرمانە بۆ ینی دانانەکەی تو هەستی پێ کرد بەڵێ ینی چۆن زانی و ئەم قاپی ئەوە دانا یانی ڕقی لێتانە بەشی وافرەتەکە داڵغی لیا بێ هەستی پێەکەی وڵە وایە وڵای سایکۆلۆژی ژن وایە بە قورآن زۆر هەستیارەکە کە بڕیان بڕوا و هەبێ ئێمە زۆر جارەڵێن ئەڵێ پەڕی سپی خوێنێتەوە پەڕی سپی خۆیشی لێ نووسراوە ئەم پەڕە سپیا ئەم دیوەی ئەو ئەی خوێنێتەوە ئەی خوێنێت ینی چیانی هەستیارە حساسە بۆیە لە مەودووە بە قوربان بۆی خۆشەویستیەکەتان بەردەوام بێ بۆ ئەوەی لی تێبگەن گوێی لێ بگرەقەی چێکە بڵێ ئەم جارەکە چوینەوە ئاخراوی ژنە لەگەڵ ژنە زمانی یەکتریە زانن خۆی ژن لە یەکتی تێگا احتیمالە بەس شتێکی تریشێ خاتونجان ئەی تو بۆ ناچیتە و بابەوە ئەم برایەتی لەوانەیە لەگەڵ ئەمە کە قاپەکەی دانە بەو شێوە نەبێت تۆ براژنی لەوانەیە هەستیاری حساسیتی بەرامبەر تو هەبێ باشە بۆ هەموو ماڵێک وایە بەس لە ماڵی ئەوانە بۆ هەموو ماڵێک کاک دکتۆرە شەڕی شتێکی ترە ئێمە دینەوە لە شوێنینەوە لە شوێنێک من ئەزانم شەڕەکە شەڕی شتێکی ترە بەمە دەریێخە یینەوە لە سەفەرەکاڵێ ئاگات لێ بوو مێردەکەی چۆن جل لەبەرەکە تەسبیحەکەیت بینی سەیستایی جلەکەیت بینی ئاها بازنەکانی دەسی خوشکەکەت بینی ئەمە ماڵی خوشکەکەم بە نمونە هزار نمونەیتر بۆ هەر شوێنێکی ترە ڕۆین سەرنج لە یەک دنیا وردەکاریە کە هیچ پێویست نییە من چی ئیشم بەوەیەکە تۆ بە قوربان منە ژن وایە هەموو ژنێک وایە لە ١٩ ژن وایە وەڵڵای من و تۆ چینە حەفلەیەکەوە بڕوا و هەبێ لەوانەیە گە زۆربەی پیاوەکان و ژنەکان دوو لە ڕوویەوە بینەرە نعلیشی لە پێیانە بێگەڵاشی لە پیان بێسی ناکەین ئێمە بەڵام ژن هەستیارە بە قوربان ناڵێمەوە سایکۆلۆژی ژنە یعنی سەیری گوارەکەیەکە سەیری تەسبیحەکەیەکە سەیری ستایلەکەیەکە سەیری ژن وایە هەموو ژنێک ئەگەر نەڵێم لە 100% تەبەن ئێمە کە باسی سایکۆلۆژی ژن و پیاوەکەین لە عیلما باسی زۆری ناکەین 100 ئافرەت بێنە 100 پیاو بێنە ئەگەر لە 100%یان نەبێت لە 100 ئافرەتەکان 90 ئافرەتیان ئاوە ئەچن ناو دەکاری تەفاسیلەوە تەسبیحەکەی ملوانکەکەی نازان چیەکەی ئەی خۆمە ژن وایە بە قوربان ئەچێتە ناو وردەکاری و تەفاسیلەوە پیاو ناچێتە نار لەبەر نابێ بۆی زعازوی بڵێ بەسەر چاومیش نەمە دووە تۆ مادەمە ستایل لە بلاتەوە جوانە ئەو شتە واکەم واکەم بەڵام تووڕەمە بە بڵێ ئێوە ژنان ئێوەش ئەبێ خاتونجان بزانن پیاو ناچێتە ناو وردەکاریەوە بڕاو هەبێ حەزەکەی خۆزگە ئێستا ئەگەر توانایە فیدباکی بینەران پیاوەکان وەرگین هەمووی یانگو وڵی مەژۆک و کاک بڕیاوێت ژنەکان مەوتە هەمووی یانگوک و ژینۆخانی زۆربەی ژنەکان وان بە قوربان ڕاستە تۆ وای بەڵام پیا وانە لەبەرەوە ئەبێت تۆ تێ بگەی پیا وانە وکو تۆ وردەکاریشە تەفاسیلەوە پیا زۆر جلوبەرگ مووی بەلایە مهم نییە بەڵام ئافرەت زیاتر کەمالیات و مەزهەر و مکیاج و چوزانم ئەکسسوارات و ینی ئەوەندەی ژن احتیمان بە مەسەر و بە کەمالیات و ئەکسسواراتە پیاو نایە لەبەرەوە نابێت تۆ بە ویز عازوی وابزانی ئەم کەسێکە حەزی بە خۆگۆڕین و خۆ جوانکردن نییە فەرقی ژن و پیاو لەوایە بەڵێ بەڵێ ئەیوەگەوام کاکتۆریان ئەڵێ کە ڕۆلاڵەکەی توانێت هیچ قسەیەک ناکەانی کۆمەڵایەتیە بەڵێ هیچ قسەیەک ناکات هەرکە دەگەڕێتەوە هیلاک و ماندوو قسەیەکی خۆش نازانیان بەڕاستیات و هەر منم لەگەڵەوە ئیداراکەم کاک بڕیات بۆ احتیمامی پێنایکەیتە ماڵەوە بۆ قسەی لەگەڵ ناکەین بۆ کاتی بۆ دیاری ناکەی بە یەکەوە قسە بکەن دکتۆریان قسەی چی بکەم من بەیانیە ڕۆم بۆ سەریش دوای مەخریج جار هەیە کاتی عیشایەمەوە هیلاگمان و ئەکرێتر من کۆمە مناقەشە لەگەڵ ئەو ئەمە ئیش یەکەم ڕۆژ و دوم ڕۆژمان نیە معدەلە مشکلێمان هەیە منیە مۆلەیش ئەوەی تر باسی هەموو ڕۆژەکەی بۆ بکەم ئەمڕۆچی ڕوویاوە ئەویش باسی هەموو ڕۆژەکەم بۆ بکەم ئەمڕۆچی ڕوویاوە جا بەو شێوێش باسیکا کە سەرەتا باسم کرد ئەچێتە ناو وردەکاریەوە هەموو قسەکانی حاشیە ینی هیچ لە 100 ونتەکە دکتۆر لە مۆزوعەکەی ونتەکە ینی واد لێکە نازانانی ئەم سەرتا باسی چی کرد مۆزوعەکە یەکەمت هەر بیر چۆتەوە کاتێک سێرەی تۆ لە مشکلی 3 ساڵ پێش ئێستایی ینی چی پێویستەکە دکتۆر ئەمە چی زەرورە ینی من بۆ ئەبێ بەیانی تا ئێوارە لە ئیشم شەو هاتمەوە بکەومە خوشید و خاوەر لەگەڵم
ئەی باسە بۆ خاتون گیانەڵێ من هیلاکم ماندووم ئەوەنگە کاتم نییە من دانیشم ئەم وردەکاری تەفاسی لەو ینی قایمەیەکی بۆ باسکەم بڵێ بڵێ باسی ئەوە ناگا کە کاکتۆرگیان جایواچین بۆ بازار ئەگەر لە دوکان یەکەما جێم نەهێڵێ ئەوە لە دوکانی دووهۆما بەجێمەیەڵێ و ئەڕات و بەجێمەیەڵێ وەگەوەی کە من هەر هاوسەری نەبم هیچ وەڵام هەستەکەم پیاوی خەڵکیوانی کاکە بۆ بەجێڵی بۆ لەگەڵی ناڕۆی تا شتەکانی کڕێ بۆ بڵێ دکتۆر ڕابکە مشکلی هەر من نیمە ینی جازات لە ڕافێقەکانیشم بیستویان ئەم زانی هەر منم سەرەتا ئەڕۆین بۆ دوکان بۆشت کڕی ئۆکەی ئەم عزیەی بینی بەدڵێتی هەموو شتێکی بەدڵە ڕەنگەی بەدڵە لێرە نایکڕە ئەڕوا چوار دوکانی ترەکە لە هەر هەمویان مناقەشاکە لە هەر هەمویان معامەلاکە اینجا ناشی کڕێ کە ئەشی کڕێ سیرێکا لە ماڵەوە لە دوکانەکە زۆر بەدڵێتی پێرفێکت هەموو شتێ باشن ئەڕووینە ماڵوەڵێمەوە نییە دوکاندارەکە فێڵی لێکردم خۆڵی بڕی و یا طبعا کابرا لە دوکانە دکتۆرجان خۆ باشتر لەم نەزانی یەک سواری بۆ دانێ ئیناری بۆ دانێ لایتی بۆ دانێ ئاوێنێکی گەورە دانێ بازارکردنەکە ئەوەی خۆشیری نەکە بەس کاک بڕیاربان پرسیارە جەنابەکەم حەزەکەم ڕوونکردنەوەی بۆ تۆ بۆ هەموو براکانی وەکو تۆ وایە بۆ پیاوەکان تۆ دیارە پەندە کوردیەکانی شارەزایی نییە باو باپیرانمان ڕەحمەتیان لێبێ زۆر دەمێکە هەستیان بەو سایکۆلۆژی ژن و پیاوە کردووە ئەڵێ ژن هەتا جووتێ پێڵاوە کڕێ حوتە شتێکە دڕێنێ مەبەستی چییە لێرەیە ئەمە پەندی کوردیە مەبەستی ئەوەیە ژن بە ئاسانی خۆی نایە بەدەستەوە ئەگەڕێ لەم دوکان لەو دوکان لەو دوکان لەو دوکان لەو دوکانە پیاو بەوەی زعاجە بێ منیش و تۆش و هەموو پیاوەکان لە دوکان یەکەم نەیکڕی لەوین لە دووە مابیکرا زۆر ڕێگەی بگاتێن بەڵام ژن دووسێ دوکان و 4 و 5 نا اینجا هەر ئەمە ئێستا زانی لە سایکۆلۆژی بازرگانیە ئێمە علمەسی تیجاریمان هەیە لە سایکۆلۆژی بازرگانیە زانەکان دەروون زانەکان بەو دوکانانی کە بازرگانیەکەن و قوماش و کەمالیات و شتانەیە ئەڵێ کورسیەکی قەنەفە دابنێن یەک دوو کورسی هیچ نەبێت دابنێن تەلەڤیزۆنی ئیشکاگەر خەتی ئینتەرنێتە بێت جەریدە و مجەلەی دانێ بۆی پیاوەکە دانیشە و تااقەتی نییە وەنگە بگەڕێ بۆ ئەوەی بەجێ نیە لە ژنەکە بۆ ئەوەی ئەوە حتا لە دراساتی علمیە ئێستا تاکید لەسەرواکەنەوە جەخت لەسەرواکەنەوە کە پیا و توانای نییە ئەوەنگە دانیشە و چاوەڕێ ژنکە زۆر بەمانە ڕواین لە دوکانی یەکەم نەڕۆین لە دووە مەڕۆین لێ من لە فلان چاخانەکە دانیشم نوکە یەکەم بۆکە ژن بەوە زۆری زعاجە بێ ئەیە بسۆڕی تۆ لەگەڵە خاتونجان تۆش بەوەی زعاجمە بە پیا و تااقەتی نی هەموو پیاوێک وایە تۆ لە وڵات زۆر پیا لەوانەیە خزمێک کەسێکە بێ ماڵین لەسەر زۆری نەقساکەین لەوانەیە لە 100 پیاوە زۆر جار ناڵین ژن زۆر قساکە مەسەڵای لێبێ لەبەرەوەی دایکە چە مناڵ لە ڕێی دایکەوە فێری قسەکرد دەبێڵی زمانی دایک چکە تۆ هەردوو بەشی مێشکێ بەکارێنی لای ڕاست و لای چەپ ئێمە بەس لای چەپ بەکارێنی کاگوڕێ بەس لای چەپ بەکارێنێ لەبەرەوە بەوەی زعاجمە بەکە بێت دەنگە بەوەی ئیزعاجمە بە کە زۆر شت هەیە نایکا بە دڵی تۆ نیە پیا وایە ژن وایە بێ لی تێبگی باوکە جان لەبەرەوە کەیێتەوە ئەمە نییە کە ڕوو لاڵ بین و قسە نەکەین پیا زۆر حەز بە قسەکردن ناکات شتەکانی بە بەرقێ و کەلیمەیە دەرەبڕێت ودا بەڵام ژن وانە لەبەرەوە تۆش دەبێ حسابی ئەوە بکەیت کاتی شتێگەکڕی ئەگەر کاک بڕیار بێزار بوو بڵێ بڕۆ لە شوێنی ئیسراحەت کە لە چاخانەیە لە زیینویەکە چوزانم لە شوێنێکە بیپسێ بخۆرەوە شەربەتێ بخۆرەوە دوایی من تەواو بووم نوکەیەکە بۆکەم بەمە مشکلەکان حەلە بێ بەس تۆ بتەوێت دوای تۆکەوێت دە دوکان ناکرێ خوشکی من کاکتۆرگیان خۆم پاری خۆم نەدۆزیوەتەوەوانێ نابێ شتێ بەدڵی بەڵێ چەند دوکانێک گەڕێت تۆڵی بۆیە من ئەو چەند دوکان ناگەڕم بۆی پاری خۆم نەدۆزیوەتەوە ئەی بۆ پیا دۆزی بێت توی کاتە دەزەوە یەکسەر بەگ ئەو نیم پارەکەکەمە دەست دوکاندارەکە و یەکسەر شتەکە بکڕێ شتکڕین خۆگاڵتە نیە و خۆم توشکەم کە لەوێ بۆم نەبێ و دوای بێمە ماڵەوە بە دڵم نەبێ خۆ دوکاندارەکە لێم وەرناگرێتەوە